دادگای باڵای فدراڵی عێراق کە هەمان درێژکراوەی یاساکانی دادگای باڵای پێشووی ڕژیمی باسە لە کاتێک کە دامەزراوە لە ماوەی 6 ساڵدا 7 بڕیاری دژ بە هەرێمی کوردستان دەرکردو، بەڵام هیچ کاتێک لەسەر مافەکانی هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی نەبووە ئەم بێدەنگیە لە بەغداشەوە هەر دەبینرێت. زیاتر قسە دەکەین سەبارەت بە هەڵوێستەکانی دادگای فدراڵی بەرامبەر بە هەرێمی کوردستان لەگەڵ بەڕێز محمود ئەگێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز محمود ئەم کاتت باش، سپاس کە لەگەڵ کوردستان 24. بۆچی دادگای باڵای فدراڵی عێراق هەڵوێستی بەرامبەر بە ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نییە و لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا هیچ کاتێک خاوەن هەڵوێست نەبووە؟ بەڵێ ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی کوردستان 24 باش بێت. سپاس بۆ میوانداریکردنم. بەداخەوە هەڵوێستەکانی دادگای باڵای فیدراڵی و چەندین ئەو دۆسیانەی کە وروژاندونوشی پەیوەندی بە هەرێمی کوردستان و مادە دەستوریەکانەوە هەبووە هەمیشە لە دژی هەرێمی کوردستان دەرکراون، وەکو ئەوە کە شتەکە پێشتر ئاماژەی پێکرابێت. ئەم جۆرە بە ئامانجکردن و دژمنکاریەی کە ئەنجام دەدرێت بە هەموو شێوەیەک ڕەت کراوەتەوە و هیچ لۆژیکێکی تێدا نیە، چونکە هەرێمی کوردستان پێکاتەیەکی سەرەکی عێراقە. هەرێمی کوردستان هەموو ڕێز و ستایشێکی هەیە لە پرۆسەی سیاسی عێراقدا لە دوای ساڵی 2003 و لە بەرقەرارکردنی دیموکراسیەت لە عێراقدا. هەر بۆیە ئێمە ئەم بە ئامانجکردانە دەبینین. هیچ پاساوێکیش بۆ ئەم دژمنکاریە نییە کە لە بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت. پێویستە کە حەز بە هاوبەشی بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا و یەکتر قبولکردن هەبێت. بەڵام ئێمە بینیومانە لە دوورخستنەوەی چەندین کەسایەکی دیکەش کاتێک خۆیان کاندید کرد بۆ سەرۆک کۆمار و بابەتە دەستوریەکانی دیکەی پێوەست بە هەرێمی کوردستان و مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمیشە ڕەت دەکرێنەوە و دوژمنایەتی دەکرێن. ئەمە شوا دەکات کە کەسایەتیان نیشتیمانیەکان لە نێوانیشاندا حزبی ئومە بێتە جواب. باشە هێژای محمود پێشتر هەوا سکاڵایەک لە دادگەها بلندا فیدرال تۆمار کردبوو لەسەر نەشاندنا بەشە بودجەی هەرێما کوردستانی ژە عالیە حکوومەتە فیدرال. بۆچی هەوا سکاڵا تۆمار کرد؟ بۆچی دادگەها فیدرال سکاڵایە هەوا ڕات کرد؟ بەر لە هەموو شتێک بۆچی ئێمە ئەم سکاڵایەمان پێشکەش کرد؟ سەرکردایەتی حزبی ئومەی عێراقی سەرکردایەکی سیاسیە و پرۆژەیەکی سیاسی بەرجەستە دەکات بۆ تەواوی عێراق و عێراقیەکان و گرنگی بە و لایەنانە دەدات کە ستەمیان لێکراوە. بۆیە بینیوان لە سەرکردایەتی خۆمان کە ئەوەی ڕوودەدات لە بەرامبەر ڕۆڵەکانمان لە هەرێمی کوردستان و هەروەها فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران ستەمێکی ڕاستەقینەیە، ستەمکردنە لە فەرمانبەران لە بەرامبەر شایستەکانی خۆیان. حکوومەتی عێراقی خەڵکی سزا دەدا و قوتی خەڵکی کوردستان دەبڕێت لە دەرگای ڕەوشتەوە، لە دەرگای مرۆڤایەتیەوە. ئێمە بڕیارماندا کە سکاڵایەک لە دادگای باڵای فیدراڵی تۆمار بکەین و داوامان کرد کە پێویستە دادپەروەری بەرامبەر بە گەلی ئێمە لە هەرێمی کوردستان بکرێت و نەچنە ژێرباری حەزی سیاسی لایەنەکان. بۆیە ئێمە بەو ئاراستەیە چوین کە لیستێکمان پێشکەش کرد وەردەکاری و ئەو یاسا دەستوریانەی تێدایە کە مافی سەرجەم عێراقیەکان بەبێ جیاوازی بەرجەستە بکات لە هەر شوێک بێت، لە بەسڕە، لە سەماوە، لە هەرێمی کوردستان. پێویستە هەموو لایەنێک وەکوەک بن، وەکو ئەوەی لە هەرێمی کوردستان لە هەولێر هەیە، لە پارێزگاکانی دیکەش. پێویستە شایستەداریەکانی بڕۆڵەکانمان لە هەرێمی کوردستان بنێردرێن و دانیشتەکە لە دادگا کرا و بینیمان کە چۆن پارێزەری حکوومەت لەوێ بوو. دوو دانیشتن هەبوون بەداخەوە، دوێنێ داواکاریەکە ڕەت کرایەوە چونکە بڕیاری دادگای باڵای فیدراڵ دەڵێت من کوردی نیم و من زیانم پێ نەگەیشتە، بۆیە مافی ئەوەم نییە سکاڵای هاوشێوە تۆمەتبار بکەم. منیش وەڵامم دانەوە کە من سەرۆکاتی دامەزراوەیەکی سیاسی دەکەم، ئەرکی ئەم دامەزراوەیە کە مافی خەڵکی عێراق بپارێزێت لە هەر شوێنێک بێت و لە تەک هەموو ستەم لێکراوێکیش دەوەستین لە تەک
فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دەوەستین چونکە سیستێمێکی ڕاستەقینەیان لێکراوە و ئەو سیستەمە پەیوەندی بە خێزانی عراقیەوە هەپێم وایە بڕیارەکە بڕیارێکی لۆژیکی و قبولکراو نییە بۆی ئێمە بەمەندە ناوەستین و لەوەش دوورتر هەنگاومان ناوە لە دوێنێەوە کار لەسەر ئەوە دەکەین کە هەندێک لەگەڵ هەندێک کەسایەتی لە کورد و واروەها لەوانەی کە لە نێو حیزبی ئومەدان بۆ ئەوەی کە بریکاری دەربکەین و پێشکەش بە پارێزەرانی بکەین جارێکی دیکە داوایەکە لە دادگا پێشکەش بکەینەوە لە بەرامبەر هیچ بڕیارێکیش ناوەستین بەبێ ئەوەی دادپەروەری کۆمەڵایەتی بێتە ئارەوە پێویستە حکوومەتی فیدرالی دادپەروەر بێت بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە ئەوانە فەرمانبەری حکوومەتی فیدرالیشن و خزمەتگوزاری پێشکەشی وڵات دەکەن و پێویستە حکوومەتی فیدرالی و هەر لایەکی دیکە ئەو هەڵوێستانیان لەبەرچاو بێت. باشە بەرز دەگەلی کەواتە پێتان وایە نەناردنی ماف و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بابەتێکی سیاسیە یا کێشەی تەکنیکیەوە دەکرێت چارەسەر بکرێت بابەتەکە چۆن دەبینن؟ من پێم وایە کە ئەم بابەتە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە وارووا کارتێکی فشارە جارێک لە نێو عراق جارێکیش لە دەرەوەی عراق ئەم کارتە لە هەرێمی کوردستان بەکار دەهێنرێت ئەمە بەڵام کۆتایی دنیا نییە و چونکە تۆ ناکرێت بڵێ من شتی تەکنیکی و هونەریم پێ چارەسەر ناکرێت چەندین ساڵان بابەتە دووبارە دەبێتەوە بەڕێینی موسەخۆرانی هەرێمی کوردستان تاوانێکی مرۆییە لە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان پێویست ناکرێت تۆ قوتی خەڵکی ببڕێ هیچ سیاسەیەک و هیچ ئاکارێکی ئاسمانی دام بەم شتەدا نانێت پێم وایە ڕەهندێکی تەواو سیاسی هەیە و چەند لایەنێک هەن لە ناوە و لە دەرەوە نایەنەوێت کە عێراق سەقامگیر بێت و یەکانگیر بێت چاویشان بەوە نایکە لە هەرێمی کوردستاندا هەیە چونکە هەرێمی کوردستان ئێستا لە بەردەم ئاوادانبوونەوە و شۆڕشێکی سەقامگیری و ئاشتیدایە بۆیە ئەم دەروونە نەخۆش و ناساغڵەمانە دەیانەوێت کە ئەم پێشکەوتنانە تێک بدەن و چاویان بەم شتانە هەڵ نایە لەگەڵ ڕێزم بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی پێم وایە بەڕێز سەرۆکوەزیرە محەممەد شیع سوودانی جددی لە چارەسەرکردنی ئەم کێشانە بە هەمان شێوە بەڕێز سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەیانەوێت کێشەکان چارەسەر بکەن و لە گفتوگۆی بەردەوامدان لەگەڵ حکوومەتی عراق بۆ ئەوەی ئەم کێشانە بە یەکزاری چارەسەر بکرێن و ڕێگە لەو کەسانە بگرن کە نایەنەوێت سەقامگیری لە عێراقدا نەمێنێت بەڵام هەمویان دەبینین کە هەر ڕۆژە و ئەندام پەرلەمانێک و کەسایەتێکی سیاسی دێت و بە قسەی دەرەوە کار دەکات و دەیەوێت ئاسایشی عراق و سازگاری عراق تێبگات و سوکایەتی بە پێکاتەکانی عراق دەکات بە گشتی و لەسەر زەم ناوچەکان. باشە هێژە محمود حەگێلی توتبێژی نیەتە سوودانی ئەڤەنینە ئاوا بەرامبەر هەرێما کوردستانی تێتاکردن بەڵام ئەو لاانێن زەخت و فشارە لە سوودانی تکەن و ئەڤڵ هەمبەری هەرێما کوردستانی تێتاکردن نەیاسایی و نەدەستوری و نەژی لە گۆڕی ڕێکەفتنایە کی لە پشتە؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد یەکەم شت هەموو کەسێک بەبیرێتی کە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەرگیز دروست نەدەبوو ئەگەر هەولێر دەستپێشخەری نەکرد بە ئەو دەستپێشخەرەیە کە بەڕێز مەسعود بارزانی پێشکەشی کرد بۆ ئەوەی کە حکوومەت پێک بهێندرێت لەو ماوەیەدا ڕێککەوتنێک کراوە یەکەم شکستیش بۆ ئەم حکوومەتە ئەوە بوو کە نەیتوانی بودجە جێبەجێ بکات کاتێک بودجە نێدرا بۆ ئەنجومەنی نوێنەران بینیمان لەوێ کە چۆن چەند لایەنێک دوور خرانەوە کودتایان بەسەر ئەو ڕێککەوت نەکرد کە پێشوەختە ڕێککەوتیان لەسەر کردبوون پێم وایە بەڕێز محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەی کەوتونەتە ژێر کاریگەری هەندێک گەندەڵکار هەندێک کەس کە نایەنەوێت سەقامگیری لە عێراقدا هەبێت هەندێک کەسن کە بە فەرمانی دەرەوە کار دەکەن دەبینین ناونە ناوێت کێشەیەک دروست دەبێت و هەر بڕیارێک دەربکرێت لە بەرژەوەندی خەڵکی عراق ئەمانە تێکی دەدەن و نایەنەوێت شتی لەم زۆرە دروست دەبێت من داوا لە بەڕێز محەممەد شیع سوودانی دەکەم کە گوێ لەم دەنگانە نەگرێ و گرنگی بە یەکگرتووی خاکی عراق و هاوڵاتیان بدات هاوڵاتی لە هەر شوێنێک بێت هاوڵاتی پلەیەکە هاوڵاتیەکی عراقی شایانی ڕێز لێگرتنە و پێویستە باشترینی پێشکەش بکەم بۆی ئێمە پێویستە هەمومان نەچینە ژێرباری ئەم دەنگەنە شازانە و بە پێچەوانەوە پێشوازی لە یەکتری بکەین و لە دەست بخەینە دەست یەکتری لە پێناو یەکگرتووی خاکی عراق و بەرژەوەندی خاکی عراق بەڕاستی تاوانێکی مرۆیە مرۆڤ بە موچەکەی سزا بدرێت. بەڵێ
بەڕێز مححمود ئەگەلی ئەمینداری گشتی حزبی ئومە زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.